بەناوی بەرزەناوی بێهاوتا بە خێراتنی بەڕێوەبەران و کاربەدەستانی کاناڵی ئاسمانی پەیام دەکەم کە تیژی پێنهێناوە بۆ شاری بۆکان و ئەوڕۆ منیان لە ماڵی خۆمان بەسەر کردوێتەوە. من عەزیزی میرزا قادری دانیشتووی شاری بۆکان و هەروەها لەدایکبووی شاری بۆکان ساڵی 1351 هەتاوی لەدایک بووم لەو شارە. قۆناغی سەرەتایی و ناوەندی و دواناوەندیم هەر لەو شارە تێپەڕاندووە و لە ساڵی 1370 هەتاوی بوومەتە مامۆستای قوتابخانە و لە ئاواییەکان و هەروەها لە شاری بۆکان ماوەی 28 ساڵ مامۆستایەتیم کردووە و ئەو ساڵیش بەخێر و بەسڵامەتی خانەنشین کرام لە وەزارەتی پەروەردەی ئێران. دەستپێکی کاری من بۆ کاری هونەری دەگەڕێتەوە زۆر بۆ دەورانی لاوی، دەورانێکە حتا دانەجوو بووم و دەورانێکە هەتا دەرسم دەخوێند بۆ ئەوەڵین جار بە خوێندنەوەی کتێبی کاروانی خەیاڵی مامۆستا هێدی کاک خالیدی حسامی ناسراو بە مامۆستا هێدی واردی دنیای شێر و ئەدەب بووم. کاتێکە غەزەلەکانی ئەو کتێبم دەخوێندەوە پێی سەرم سوور دەما، پێم وا بوو شتێکی زۆر سەیرە و بەلامەوە زۆر خۆش بوو، زۆر بەهێز بوو، زۆر بەتام بوو. هەرەوە وای لێکردم وردە وردە عەلاقە و خۆگریم زیاتر بە شێر و بە ئەدەبیات بێ و لە ئەوڵەوە بە خوێندنەوەی شێعر و دوایی بە لەبەرکردی غەزەلی شاعران دەستم پێ کرد. تاوەکو وردە وردە ئەحساسم کرد ئەو هەست و توانایم تێدایە و بە خۆشم جاروبار ئەو توانایم دەدا بەرخۆم و دەستم دەدا قەڵەم جاروبار شتێک بنووسم. وەکو ئەرزم کردی من زۆرتر بە لەبەرکردنی شێعری شاعران دەستم پێ کرد. دەستپێکی کارەکانی من بۆ شێعرەکان دەگەڕێتەوە ئەرزم کردی بۆ کتێبی کاروانی خەیاڵی مامۆستا هێدی کاو غەزەلانم دەخوێندەوە بەلامەوە زۆر خۆش بوو و زۆربەی غەزەلەکانیم لەبەر دەکرد. وردە وردە شێعری شاعرانی دیکە کەسانی دیکە کە شتەکانیان خۆش بوو بەلامەوە دەمخوێندەوە و ئەگەر زۆرم پێ خۆش بووایە لەبەرم دەکرد و لە کۆڕ و کۆبوونەوە لە بینی دۆست و برادەر و ئاشنا دەمخوێندەوە. وای لێ هات بیرۆکەیە لە مەغزیدام بۆچی من نەیەم ئەم هەموو غەزەلە خۆشەی ئەم شاعرانە کە هەموو شتی خۆشخۆشیان بەلاوە هەیە نەیەم گوڵبژێری کەم و لە مەجموعەیەکدا و لە کتێبێکدا چاپیان کەم. هەرو بیرۆکەی وای لێکردم ساڵی 1389 هەتاوی دەستم پێکرد وردە وردە غەزەلەکانم کۆ کردەوە کە غەزەلەکانم کۆ کردەوە تەمەشام دەکرد کە ئێمە شاعری زۆر گەورەمان هەیە لە بۆکان لە ناوچەی بۆکان لە دەروە لە شارەکانی دیکە لە ناوچەی مۆکریان و هەرەوە باعث بوو کە من شار بە شار و گوند بە گوند و ئاوایی بە ئاوایی بگەڕێم پێیان دەکتم لە فلان شوێن شاعرێک هەیە لە فلان شوێن کەسێک هەیە کە هەستێکی جوانی هەیە شتی جوان دەنووسێ. هەرو بیرۆکەیە باعث بوو کە من مەجموعەیە کۆکەمەوە و لە نێوی کتێبێکدا لەژێر ناونیشانی هەنگاودا ئەمن ئەو مەجموعەیە چاپ بکەم. کتێبی هەنگاو گوڵبژێری 104 شاعرە گوڵبژێری 104 شاعرە کە لەو کتێبەدا من بە پێی توانایەکانی شاعر هیوایە غەزەلێک هیوایە دوان هیوایە سیان هیوایە چوار دانم لێ گوڵچین کردو و ناوم نا هەنگاو گوڵبژێری شاعرانی سەردەم. خۆشبەختانە ساڵی 1390 چاپ کرا و کەوتە بەردەستی خوێنەر پێشوازێکی جوانیشی لێکرا بەلای خەڵکەوە زۆر باش بوو. دووسێ هۆکاری بوو کە کتێبەکەی من سەرکەوتوو بوو. یەک ئەوەی کە وێنەی شاعرانی لەگەڵ بوو. لێرە کاسێک هەیە برادێک بەنێوی کاک لوقمانی ڕەحیمی کە لێرەدا جێی خۆیەتی ڕێز و پێزانینم بێ بۆ ئەو لە ئاتولێی خۆی وێنەی شاعرەکانی دەگرت. منیش چەند نمونە لە شێعری شاعرەکانم گوڵبژێر دەکرد و کتێبەکە وێنەی شاعرەکانیشی پێوەیە، ینی هەر شێعرێک دەخوێنیەوە لەم بەریشەوە وێنەی شاعرەکەی پێوەیە وەکو ئالبۆمێکی ئەکس و وەکو گوڵبژێری شێعری شاعران هاتە دەرێ شتێکی زۆر باش و سەرکەوتوو بوو. بەدوای ئەودا وردە وردە هەروە عەلاقەم پەیدا کردو بە خۆشم دەمنووسی و دەستمدا بۆ خەڵەم شێعرێکی دیکە گوڵبژێرێکی دیکەم کۆ کردەوە بە نێوی هەڵۆنامە. ئەو شێعرانی کە لە کوردی و لە فارسیدا بۆ هەڵۆ کوتراوە و بۆ قەل و هەڵۆ کوتراوە لە مەجموعەیەکدا کۆم کردەوە ناوم نا هەڵۆنامە. ئەو هەڵۆنامەیەش کە بیرۆکەکەی لە ئەلکساندر پوشکینەوە واردی ئەدەبیاتی فارسی بووە. لە فارسەکاندا بۆ ئەوڵین بار دکتۆر پەرویزی ناتلی خانلەری واردی ئەدەبیاتی فارسی کردووە و بەدوای ئەویشدا مامۆستا هەژاری ڕەحمەتی مامۆستا هەژاری نەمر لە ڕووی نسخەی ناتلی خانلەریەوە وەریژەراوەتە سەر کوردی و بەدوای ئەودا کەسانێکی دیکە وەک مامۆستا سوارە و کەسانی دیکەش ئەو کارەیان کردووە و
شێری هەڵۆ خەلیان کتووە کە من لەو مەجموعەیەدا ئەوشم کۆ کردەوە بنەوی هەڵۆنامە ئەوی شتێکی زۆر خۆش بوو تەواوی ئەو خەل و هەڵۆیانی کە تا ئێستا کوتراوە لە مەجموعەیەدا کۆکراوە بنەوی هەڵۆنامە لێرەدا پێم خۆشە چەند بەیتێک لە شێری هەڵۆ بخێنمەوە لە مامۆستای گەورەی کورد مامۆستا کاک سواری خانیزادە کە هەر لە مەجموعەی کتێبی هەڵۆنامەدا هەیە لەژێر ناونیشانی هەڵۆ پاییزەدا ڕوودەوەن بێبەرگە پاییزەدا ڕوودەوەن بێبەرگە دڵپەشۆکاوی خەیاڵی مەرگە هەرگەڵاویەکە لە داوڕێ دەوەرێ نووسراوەیە کە بە ناخۆش خەوەرێ تاو هەناوی نییە وامات و پەشێ و لەشی زاماوری دەکێشێتە نشێ و ڕۆژپەڕە ساور دەکزەی بایزریان کاتە بۆ ژینی لە دەست و گریان دڵی پڕ بوو لە پەژاورە و لە دڵۆ ژینی خۆی هاتەوە بیر پیرە هەڵۆ بە قسە خۆشە مەترسی مردن تاڵە ئەو هەستی بە مردن کردن کاتی کۆچکردنە وەختی سەفەرە داخەکەم سەختی نەماونم لەبەرە هەر بینا هات ئەجەل و من مردم با لە شێوی پەڕواڵی بردم کاری دوایی کە کردم گوڵبژێرە لە غەزەلەکانی شاعری ناسک خەیاڵی گەلەکەمان مامۆستا خالیدی حسامی ناسرا بە مامۆستا هێدیە کە من وەک لەوە پێش لەسەر لە دەستپێکی بەرنامەکەدا عەرزم کردن من بە بۆنەی خێنەوەی غەزەلەکانی ئەو هۆگرێکی سەیرم بە شێر و بە تایبەت شێری کلاسی گرت بوو غەزەلم بەلاوە زۆر خۆش بوو ئاواتمەوە بۆ ڕۆژێ مامۆستا هێدی ببینم لە نزیکەوە سەمزانم مامۆستا هێدی چێیە ئەو هەستە ناسکە لە چ ناخێکەوە تۆ دەدەرێ تاوەکو خوداکارێکی وای کرد و من لە تەریق بنە ماڵەکەیانەوە لەگەڵیان ئاشنا بووم و لەگەڵ برازایەکی وا بوو سەفەرێکمان کرد بۆ هەولێر ئەلبەتە پێشەکی لە کتێبی هەنگاویشدا هەر چوو بوومە خدمەتی چەند شێرێکم بۆ کتێبی هەنگاو لێ وەرگرت بوو وەلی کە چوومە خدمەتی کتێبی هەنگاوم بردە خدمەتی زۆری بەلاوە جوان بوو زۆری پێخۆش بوو فەرمووی کتێبەکەت زۆر جوان چاپ کردووە بۆت دەکرێت غەزەلەکانی منیش بەو شێوەیە چاپکەی گوتم بۆچی ناکرێت مامۆستا هێدی جەنابەت چۆن ئەمر بکەین من وا دەکەم فەرمووی پێم خۆشە بڕێک لە غەزەلەکانم بۆ چاپکەی هەتا ماوەم بەخۆم بیبینم بەو شێوازی کە تۆ کتێبەکە چاپ کردووە ئەرزم کرد پێشێکێکی بۆ بنووسە فەرمووی وەڵام من ئیمانم بە جەنابەت هەیە بە خۆت پێشێکی بۆ بنووسە ئەرزم کرد ناوی کتێبەکە فەرمووی بە خۆت چیت پێخۆشە ناوی کتێبەکە خۆلاسەی کەلام وا بوو فەقەت لە هەڵبژاردننی غەزەلەکاندا منی یارمەتیدا کە چ غەزەلایەکم پێخۆشە لەو کتێبەدا بێ ئەرزم کرد مامۆستا هێدی من پێم خۆشە ناوی بنێم هەوارگەی غەزەل کوتی بەلامەوە زۆر خۆشە وا بوو پێشەکێکشم بۆ نووسی و هەر لە کتێبەکەشدا غەزەلێکشم هەر پێشکەش کردووە لە ژێر ناونیشانی هێدی ئەو غەزەلەشم پێشکەش کردووە ئەگەر لێرەدا ئیجازەتان لەسەر بێ ئەو غەزەلە دەخێنمەوە بۆچی ئەو ڕۆژەی کە من ئەو غەزەلەم نووسی مامۆستا هێدی مابوو وەلی ئەلان فۆتی کردووە هەزار ڕەحمەت لە گۆڕی بێ ئەو شێرەکە وەختێک مابوو نووسیمە و لە کتێبی هەوارگەی غەزەللا چاپ کردەوە هێدی شاعری هەڵبەست و شێری پڕ لە جوانی هێدیە هۆنەری بەستەی ئەمین و نیشتماونی هێدیە شێرەکانی پڕ لە هەستی خۆشەویستی و سۆزی دڵ شێری گەشباوڕێکە پڕگوڵ باغەواونی هێدیە ڕاستە هەیە مندانەری شێری تەڕ و جوان بوو بەڵام شاعری سەردەم کە شانیدا لە شانی هێدیە گەرچی هەڵبەستی ئەوین داروی لەبار زۆرن بەڵام ناسک و پڕ هەست شیاوی شێرەکانی هێدیە ئاسماونی شێری کوردی پڕ لە ئەستێرەی گەشە ئەو هەساورە پڕتریفەی بربەیاونی هێدیە گەر لە شوێنێ باسی جوانی شێر و هەڵبەست بێتە گۆڕ وەسفی سەودا چاوەڕێ ئاوات و جوانی هێدیە ئەی مکریان تۆ لە شێخاوڵی کەسێکت پێگەیان باوغەدێم ئەو پایە بەرزە تۆ دەزانی هێدیە بەژن و باڵای شێرەکانی بەرزە وەک شاه و بەیان وەسفی خاڵ و بسک و لێوی یاربەیانی هێدیە دەستەواژەی شێری شانە و پەرچەم و ئاوێنەیە ئەو ڕۆکارواونی خەیاڵ بەهرەی ژیاونی هێدیە ئەی ئەزیز شێوا وە شێرت وەسفی هێدی ناکرێ چون زمانی شێری کرد تەنیا زمانی هێدیە ئەو مەجموعەیان بە چاپ گەیاند و بردمە خدمەتی زۆری بەلاوە جوان بوو و بەداخەوە دوای دوو مانگ دوای چاپی ئەو غەزەلە کۆچی دوایی کرد
دیسان هەزار ڕەحمەت لە گۆڕی. کاری دوایی کە کردم هەر بەو شێوازەی گوڵبژێری شێرەکانی مامۆستا هێدی لەسەر ئەمر و فەرمانی خودی مامۆستا هێدی فەرمووی کە من مامۆستا هێدیم زۆر بەلاوە خۆشەویست بوو و هەمیشە بە ناوی کاکێ من ناوی دەبرد. فەرمووی ئەگەر بۆت دەکرێت گوڵبژێرە لە شێرەکانی هێمنیش بکەی هەر بەو شێوازە زۆر جوانە. دیسان لەسەر ئەمر و فەرمانی ئەو گوڵبژێرێکم لە شێرەکانی مامۆستا هێمن کردووە کەویشم بەلاوە زۆر جوانە، کۆمەڵێک شێری جوانە گوڵبژێرێکە لە شێرەکانی ئەو و ناوی کتێبەکەشمان ناوە ئێوارەی پاییز کە یەکێ لە شێرەکانی خودی مامۆستا هێمنە بەنێوی ئێوارەی پاییز، ئەوەش گوڵبژێرێکە لە شێرەکانی مامۆستا هێمنی ڕەحمەتی. کاری دواییم کە زۆر بەلامەوە خۆشەویستە و زۆر جوانیش کەوتە ناو خەڵک و دەنگدانەوەیەکی جوانی بوو، گوڵبژێرێ بوو لە شێری دایک. ئێمە لە فارسەکاندا تا ئێستا چەند کتێبمان دیوە بن بەخۆم چەند کتێبم هەیە کە گوڵبژێری شێری دایکراوە بە زمانی فارسی، ئەمە بەداخەوە بە زمانی کوردی تا ئێستا نەکرابوو و من پێم خۆش بوو بۆ ڕێزنێنان لە هەموو زەحمەت و ئەرک و ماندوونەبوونی دایکەکان بۆ گۆڕی تەواوی ئەو دایکانی کە کۆچیان کردووە ئێمە فاتیحایەک بنێرین و بۆ ئەوەی کە ڕوحی ئەو دایکانە شاد بکەین تەسمیمم کرد کە گوڵبژێرێک لە شێری دایک کۆ بکەمەوە. شێری دایک لەگەڵ کۆکردنەوەی غەزەل فەرقی بوو. تۆ لە غەزەلدا دەتوانی لە هەر شاعرێک 6 غەزەل دابنەی، وەلی لە شێری دایکدا تۆ تەنیا مەجبور بووی تەنیا یەک شێر دابنەی، چونکە ئەو شاعرە بۆ دایکی خۆی یا بۆ وەسفی دایک تەنیا شێرێکی وتووە. منیش حەقیقەتەن 4 ساڵی پێچووتە فریشتەی هەرمان لەدایک بوو. هێنام دەستم پێ کرد لە دۆست و ئاشنا لە برادەر لە کتێبەکان لەولا هەر کەس شێری دایکی بوو دەمپرسی، هەر کەس بۆ دایک لە هەر بابەتێکدا شێری بواە، جا منزورم بابەتەکە شێری کلاسیک بوو یا شێری نەو، وەرجێڕان، دووبەیتی، مەسنەوی، غەزەل، قەسیدە، یعنی لە هەر قاڵبێکی شێریدا ئەگەر شێرێک بووایە بۆ دایک ئەمن کۆم کردەوە تقریبا 4 ساڵی خایاند. 4 ساڵی خایاند و ناوم نا فریشتەی هەرمان، چونکە بەڕاستی دایک فریشتەیەکە هەرمان و هەتایە دەمێنێ. خۆشبەختانە ئەویش چاپ بوو 100 شێعرە لە 100 شاعر، یعنی هەر شێرێکە نووسراوە شاعرەکەشی پێوەیە. ئەمن ئەوەندەم دەستکەوتووە، بلاخەرە شاید زۆر کەسی دیکە شێری بۆ دایک کتوبێ نەمتوانی بێ دەسترسیم پێ پەیدا نەکردبێ، وەلی ئەوەندەی گەڕام و ئەوەندەی پەیدام کرد خۆشبەختانە من توانیم 100 شێعر پەیداکەم و لە مەجموعەیەکدا بنێوی فریشتەی هەرمان چاپ و بڵاوی کەمەوە کە ئەویش بەلامەوە کتێبێکی زۆر خۆشە و باشی و چاکی ئەو کتێبە ئەوە بوو کە بۆ ئەوەڵین بار بوو گوڵبژێرێکی شێری کوردی بۆ وەسفی دایک چاپ و بڵاو دەبووەوە. ئەرزم کردن کتێبی دایکم بەلاوە زۆر خۆشە، هەر بۆ خۆشم بۆ ڕۆحی دایکم شێرێکم نووسیوە کە پێم خۆشە لێرەدا ئەو غەزەلەتان پێشکەشکەم لەژێر ناونیشانی دایەجیان. تا لەسەر ئەم خاکە پاکەم دایە تۆ ناوچی لەبیر، تا لەسەر ئەم خاکە پاکەم دایە تۆ ناوچی لەبیر، هەر ئەمەک داوری وەفاتم ئەی فریشتەی پیری ژیر. کاتێ مابووی نەمدەزاونی چەندە بەرزی خۆشەویست، ئێستا دوای کۆچت منم وا بێکەس و تەنیا و سەغیر. خۆزگە چەشنی شەم بسوتاویم لەبەر پێت شێرژن، وەک دەڵێن و وەک دەبیسم بۆ منت کرد چاک و پیر. بۆ بەیاون و وەسفی چاوکەت دڵزماونی گرتووە، تۆ ترۆپکی خۆشەویستی گەر جوانبی یاک و پیر. ئەی تەواوری بەرزەفڕ تۆ قەت هەداداونن نەبوو، تا وەکو ڕاوچی لە بۆ من زوو بەدەست بێنی نەچیر. دایەجان عالەم دەزانێ تۆ لەژێر پێتە بەهاشت، بۆیە محتاجی دوعاتم دەوڵەمەند بم یا فەقیر. بۆ ئەوەی باوغی ئەوینت بێتە بەر تۆ بێوچان، خۆت دەخستە ئاو ئاگر ئەی ئەوین داوری هەژیر. گردنم ئازاکەدایە من خەجاڵەت باری تۆم، گردنم ئازاکەدایە من خەجاڵەت باری تۆم. من عەزیزێ بووم کە نەمتوانی بکەم خزمەت بەمیر، من عەزیزێ بووم کە نەمتوانی بکەم خزمەت بەمیر.
بەخۆشم مەجموعەیەکم کۆ کردوێتەوە ئەلبەتە بە چاپم نەگەیاندووە بەڵام بزەی ئاوێنەم پێخۆشە ناوم ناوە بزەی ئاوێنە لەژێر ناونیشانی بزەی ئاوێنە داگەی ئینشەڵڵا چاپبوو بێتە دەرێ ناوی کتێبەکەم دەبێتە بزەی ئاوێنە ئەلبەتە ئەلانە و ناوم بۆ دیوەتەوە وەلی ئێساس دەکەم جارێ هێشتا شێعرەکانم کرچ و کاڵن ئەو پوخت و پاراوێن پێوە دیار نییە وەجارێ پەلەشم نییە بەڵام نووسیمە بەخۆشم سیچل غەزەلێکم هەیە تقریبا 15 زانە وەرجێڕانێکم هەیە لە زمانی فارسیەوە شێعرە کردومەتە کوردی هەروەها دوو بەیتیم هەیە مەسنەویم نووسیوە چەندانەیەک ئینشەڵڵا لە داهاتوودا ئەگەر شێعری دیکەش بنووسم ببێتە مەجموعەیەکی باش بۆچی نا من پێم خۆشە ئینشەڵڵا ئەو مەجموعەیەش بە چاپ بگەێنم بەڵام هێشتا تا ئێستا بیرم لێ نەکردێتەوە کە کەی وە چۆن چاپی دەکەم وەلی ئینشەڵڵا لە داهاتوویەکی نزیکدا ئەگەر بۆم بڕەخسێ و هەلا حتمەن بە چاپی دەگەێنم بە بڕوای من شاعر کەسێکە دەبێ بۆ خۆی هەست و ئێحساسی ببێ یعنی ئەو شتەی دەینووسێ هەڵقوڵاوی ناخی خۆی بێ ئەلان زۆر کەسان دەستیان بە قەڵەمەوە دەنووسن و زۆر کەسی شێشتی زۆر جوان دەنووسێ بەڵام شاعر وەختایەک دەتوانێت ببێتە شاعرێکی زۆر باش بە فەرموودەی مامۆستا هێمن کە شێعرەکانی بکەوێتە نێو خەڵک شێعرەکانی بکرێتە گۆرانی لە دمی خەڵک بڵاو بێتەوە لاو و پیر و جوان بتوانن شێعرەکان لەبەرکەن ئەگەر ئەو شێعرانە چێژێکی زۆر خۆشیان بوو کەوتە نێو دڵی خەڵکەوە کەوتە سەر زمانی خەڵکەوە هەر بە فەرموودەی مامۆستا هێمن ئەو شاعرە دەبێت پاڵ بداتەوە و بڵێ وەڵام من شاعرم ئەوڕۆ زۆر کەس شێعر دەنووسن وەلی شاعر هەمووی هەر شێعری جوان نەبێ زۆر کەس شێعر دەنووسن شاعر هەموو هەر شاعری باش نەبن وەلی هەشمانە شاعری زۆر بەتوانامان هەیە ئەلان لەم سەردەمەدا شاعری زۆر گەنج و لاومان هەیە هاتوونەتە نێو بواری هونەرەوە هاتوونەتە نێو بواری شێعرەوە دەستیان پێ کردووە شتی زۆر جوان دەنووسن شتی زۆر ناسک دەنووسن وەلی ئەزمون بۆی هەیە حتمەن دەبێ ئەزمونێکیان ببێ حتمەن دەبێ بگەنە قۆناغێکی باش کە شێعرەکانیان بە قەوەت بێ بەهێز بێ شاعر ئەگە شێعری جوان بنووسێ بێگومان دەبێ بە گۆرانی چونکە زۆربەی گۆرانی وێژەکان لە شێعری جوان دەگەڕێن لە دیوانەکاندا دەگەڕێن بۆ شێعری جوان جا بە بڕوای من شاعر ئەو کەسەیەکە شێعرەکانی بکەوێتە سەرزاری خەڵک شاعری زۆر گەورە هەیە ئەلان بۆ خۆم یەکێ لەو شاعرانی کە بەلامەوە زۆر زۆر گەورەیە مامۆستا هێمنە ڕاستی مامۆستا هێمن شێعرە شاعرێکی بەتەواو ناشاعرە بەڕاستی لەم سەردەمەدا هیچ کەسێ نەیتوانیەوە بگاتە مامۆستا هێمن ئەما وەک مۆرجی بوون من بۆ خۆم زۆر زۆر هۆگری شێعرەکانی مامۆستا خالیدی حسامی ناسراو بەهێدی کە لەوە پێشیش عەرزم کردی هۆگرێکی شەدیدم بە شێعرەکانی مامۆستا هێدی بوو زۆر دەچوومە خزمەتی لە خزمەتیدا زۆر شت فێر بووم زۆر عەلاقەم پێی بوو و شێعرەکانی مامۆستا هێدیم بەلاوە یەکجار خۆشە فەوقەڵعادە شێعری ناسک و جوانی هەیە من پێم شاعرێکی بەتاوە معنایەوە پێم وایە لەو شاعرە بەهێزانەی سەردەمن ئەگەر ئێمە لە ناوچەی مەکوریان بێنین چەند شاعرێک نێوبەرین دەتوانین بڵین سێ کوچکەی شێعری شاعران لە ناوچەی مەکوریاندا سێ کوچکەی شێعری ئەم سەردەمە لە ناوچەی مەکوریاندا سێ کەس بوون کە یەکیان مامۆستا هەژار یەکیان مامۆستا هێمن و یەکیان مامۆستا هێدی بووە هەرچەند شاعری گەورەترمان یەکجار زۆر هەیە هەر لەم سەردەمەژدا ئەلان هەمانەم شاعری زۆر گەورەمان هەیە پێم خۆش نییە لێرە ناو بەرم شاید ناوی بازە کەسێک بەرم و بازە کەسێکم لەبیر بچێ ببێتە هۆی دڵمەندی ئەوانە وەلی شاعری گەورەمان زۆرە بەتایبەت لە ناوچەی مەکوریان بەڕاستی ماشەڵڵا شاعرمان زۆرە وەڵڵا من تەنیا ئیفتخارێکە دەتوانم بیکەم ئەوەی کە هەر وەک ناوی یەکێک لە کتێبەکانیشم هەنگاوە هەنگاوێکم لە بواری شێعری کوردیدا ناوە یعنی بە کۆکردنەوەی ئەو چەند بەرهەمە جێی شانازی و فەخرە بۆ من کە ناوی منیش کەوتە نێو کتێبخانی کوردیەوە ئەو کتێبانم کۆ کردوێتەوە ئەوە بە فەخر و شانازێکی گەورە دەزانم چونکە کارەکانم بەلای خۆمەوە بەلای زۆربەی شێعر دۆستانەوە کارێ بوو کە بۆ ئەوڵینجار کرابوو
ینی کارێک بوو کە تا ئێستا نەکرابوو و ئەوە بۆ من جێگای شەڕەف و شانازیە افتخار دەکەم بەو کارانی کە کردومە. بەلای منەوە کۆکردنەوە زۆر زەحمەتی زیاترە لە کاری خۆت. تۆ کە بتەوێت بەرهەمی خۆت چاپکەی بەرپرسی بەرهەمەکەی خۆتی. چاک یا خراپ کتێبی شێری خۆتە یا ڕۆمانە یا نووسراوەیە یا وەرجێڕانی خۆتە دێتە دەرێ و هەر بە خۆت بەرپرسیاری. ئەما لە کۆکردنەوەدا منە و تەجروبەیەم هەیە ئەو ئەزمونەم هەیە بەڕاستی کۆکردنەوە زۆر سەختە. چونکە منەنان لە کتێبێکدا کە بۆ کتێبی هەنگاو گوڵبژێری 104 شاعرم کۆکردوتەوە دەبوو تۆ دڵی 104 شاعریش بەدەست بێنی لەگەڵ 104 شاعریش دابنیشی قسە بکەی کە داوایان لێ بکەی شێرت بدەنێ. بۆ بازە لە شاعرەکان بازە شێرێکیان بوو زۆر پێداگیریان دەکرد کە حتممە ئەو شێرەمان بۆ چاپکە. منیش مەسەلەن ئەو هەلم بۆ نەدەڕخسا یا دەمکرد ئەو شێرە مەسەلەن بۆ چاپ نابێ یا فعلەن من ناتوانم چاپی بکەم یا بابەتی کتێبەکەی من ئەو نییە. زۆربەی شاعران مەسەلەن ئەگە ئاوا داوای شێرم لێ دەکردن دەکشانەوە یا دەیان کە وەڵام من بەو شەرتە شێرە دەدەمێ ینی شەرتیان بۆ من دادنا. پس بەلای منەوە واقعان کۆکردنەوە کارێکی سەختە. من هەم لە کتێبی دایکدا و ئەزمونەم هەیە هەم لە کتێبی هەنگاودا ئەزمونەم هەیە بەخدا دەبوو لەگەڵ شاعرەکان دابنیشم پێیان بڵێم هەماهەنگیان لەگەڵ بکەم بە هاوکاری یەکەوە. هەتا بازە شاعرێک دڵی دێشا بۆ مەسەلەن فڵان کەس 4 شاعرت داناوە من 3 شێرم داناوە ئەرزم دەکرد دەیزاچیە ئێمە کتێبەکەمان گوڵبژێرە تۆ کە لەو کتێبەدا ناسراوی دەیزاچی با بە شێرەوە بە 3 شێرەوە بناسری تۆ کە شاعریشی بەرزبی شاید ئەو 3 شێرت کاری 10 شێری دیکە بکە. کۆکردنەوە زەحمەتی یەکجار زۆرترە بێحەد و ئەندازە وەرجێڕانی شەرە و کارەیە. لە پێشدا بۆ کۆکردنەوە عەرزت بکەم کارەکە یەکجار قورسە دەبێ ماوەیەکی زۆری پێچێ دەبێت لەگەڵ زۆر کەس هەڵسو کەوت بکەی و دڵی ئەو شاعرانە بەدەست بێنی لەگەڵیان هەماهەنگ بی دەبێت شێرەکانیان جوان بۆ تایپ بکەی هەڵی تایپی تێدا نەبێت دوایی ئەگەر شتێکی بێ جەنابەت بەرپرسی ئەوان گلەی لە جەنابەت دەکەن. بۆیە بۆ کۆکردنەوە عەرزت دەکەم بەڕاستی قورسە بەڕاستی سەنگینە و بەڕاستی کابرا بەرپرسە نەتەنها بە جێگای خۆی بە جێگای 100 نەفەر دەبێت جواب بدەیەوە. بۆ کاری وەرجێڕانیش ئەلبەتە من کاری وەرجێڕانم نەکردووە چەند شێرێکم وەرجێڕاوە کاری وەرجێڕان لەباری شێردا وەلی مەسەلەن بۆ ڕۆمانێک یا بۆ داستانێک یا بۆ کتێبێک یا بۆ چیرۆکی لە زمانێ بۆ زمانی دیکەوە ئەویش بەلای منەوە وەرجێڕان سەختە چونکە کەسی وەرجێر دەبێت ئەمانەتدار بێ بابەتەکەی خۆی نییە هی کەسێکی دیکەیە. پس ئەگە وەری دەژێڕێ دەبێت توانایی بەسەر و زمانەدا ببێ و بتوانێت زۆر بجوانی وەری بژێڕێ یعنی ئەگەر توانایی ببێ دەبێت لە بابەتی ئەسلەکە جوانتری وەربژێڕێ تاموچێژێکی زیاتری پێ بدا و جوانتر شتەکانی شیک هاتەوە. بەلای منەوە وەرجێڕانیش کارێکی سەختە چونکە تۆ بە خۆت بنووسی هی خۆتە دەڵێ هەستی ئەحساسی خۆمە وەلی وەرجێڕان هی کەسێکی دیکەیە پس تۆ حتمما دەبێت ئەمانەتدار بی و ئەمانەتت ببێ. وەڵا بەلای منەوە شاعر حتمما دەبێت هەوێنێکی ببێ حتمما دەبێت ئیلهامێکی ببێ بۆ شێعرەکەی چونکە ئەرزم کردی شاعر هەست و ئێحساسی ناخی خۆی دەردەبڕێ جا وەختی وایە ئەو هەست و ئێحساسە بۆ دایک دەردەبڕێ بۆ خانەوادەی دەردەبڕێ بۆ خاک و ئاو و نیشتمانەکەی دەردەبڕێ بۆ کۆمەلگاکەی دەردەبڕێ دەرد و نەیامەتەکانی کۆمەلگاکە باز دەکا وەختی واشە باسی خۆشەویستی دەکا باسی ئەوینداری دەکا. بەلای منەوە شاعر حتمما دەبێ عاشق بێ حتمما دەبێ هۆگر بێ دەبێ علاقەی بە شتێک ببێ حتمما دەبێ ئیلهامێکی ببێ بۆ کارەکانی. جا و کەسانی کە ئاوا هۆگرن بە کارەکانیان علاقەیان بە کارەکانیان هەیە و هەست و ئێحساسیان هەیە دەتوانن ئەو هەست و ئێحساسی خۆیان نسبەت بە بەرامبەرەکەیان جا عەرزم کردی خۆشەویستەکەیان بێ خاکەکەیان بێ نیشتمانەکەیان بێ کۆمەلگاکەیان بێ دەرببڕن یعنی بێ خۆشەویستی شێعر نانووسرێ. تۆ ناتوانانی بڵێ من هۆگریم بە شتێک نیە و شێعریش دەنووسم نا پەزەگەوا بێت تۆ بۆچی دەنووسی حتمما دەبێ بۆ شتێک بنووسی حتمما دەبێ بۆ کەسێک بنووسی حتمما دەبێ ئیلهامێکت ببێ هەوێنێکی شێعریت ببێ و ئەو دەم حتمما شێعرەکانیشت شێعرێکی جوان و بەهێز و بەخەوت دەبێت. شاعری گەنج و لاو زۆرن لە بینی ئەوانەدا شاعری باشیان تێدایە ینی زۆر باشیان تێدایە وەلی بەداخەوە ئەو هەلایەن بۆ نەڕەخساوە کە بێنە پێشێ بێنە مەیدان یا لەباری ماڵیەوە نایانتوانی بەرهەمەکانیان چاپ بکەن. دەنا من بۆ کۆکردنەوەی کتێبی هەنگاو پێم شک دێ گەڕاوم شاعرانی زۆر باش هەیە ئینسانهای زۆر گەورە هەیە
شتی زۆر جوانیان هەیە وەلی لە نێو کۆمەلگادا بە جوانی نەناسراون جایە بە خۆیان باعث بوون نەناسرێن یا کۆمەلگا یا و هەلایان بۆ نەڕەخساوە یا سەرقاڵی کاری ڕۆژانە نەیانتوانیوە لە کۆڕ و کۆبوونەوەکاندا بەشدار بن دەنا من ئینسانی گەورم پێشێکدا ئینسانی گەورە زۆرە شاعری زۆر گەورە هەیە گەنجولاوی زۆر جوان دەستیان داوەتە قەڵەم شتی زۆر جوان دەنووسن کە هیوادارم لە داهاتوودا نمونەی ئینسانانە زۆر و زۆر و زۆرتر بێت چونکە ئێمە کۆمەلگاکەمان احتیاجی بۆ جۆرە ئینسانانە هەیە لە کۆتاییشدا من دیسان دەستخۆشی لە کاناڵی ئاسمانی پەیام بۆ بەڕێوەبەرانی کاناڵی ئاسمانی پەیام دەکەم کە تەشریفیان هێناوە و منیان بەسەر کردوێتەوە دەستخۆشییان پێ دەڵم مادوو نەبوونیان عرض دەکەم زۆریان لێ مەمنونم ئیشەڵڵا ئاوا سەردانی ئەو ئینسانانی کە عرزم کردن بکەن ئەو جۆرە ئینسانانە بەسەرکەنەوە ئەو بەشکم لە ڕێگای ئەو کاناڵەوە ئەو جۆرە ئینسانانە بە کۆمەلگا بناسرێ دیسان دەستخۆشی مادوو نەبوونیتان لێ دەکەم و لە کۆتاییدا بە وەرجێڕانی شێرێک لە ناسر خوسرەوی قوبادیانی کە شێرەکە عقابە و بە کوردی دەبێتە هەڵۆ من ئەو وەرجێڕانتان پێشکەش دەکەم و هەموو لایەکتان بە خودایی میری مەزن دەسپێرم ڕووی کردە حەوا شامەلی زاغڵی کەژ و کۆساغ ڕووی کردە حەوا شامەلی زاغڵی کەژ و کۆساغ شاباڵی لێ کردەوە بۆ ڕاوی کەوما چاوێکی لە باڵ و پەڕی خۆی کرد و وەهای کوت ئەو ڕۆکە لەژێر باڵی منە چەرخی زەفاکاو گەر هەڵفڕم و بچمە حەوا لەو پەڕی بەرزی دەیبینمە من مویە لە بن بەحری زرێباو مێشولە ئەگەر بێت و لەسەر پوشێ بجوڵێ جوڵەی پەڕی مێشولە لە من دیارە لە پێواو تاریفی لە خۆی کرد و لە دوا ڕۆژ نەترسا تاریفی لە خۆی کرد و لە دوا ڕۆژی نەترسا بڕوانەکە چۆن بادی هەوا کردی گرفتار ڕاوچی لە پەرێز ڕەختە کەواونێکی بەدەست بوو تیری ئەجەلیدا لە هەڵۆی غەڕە بە یەکجاو ئەو تیرەکە بن باڵی هەڵۆی کردە نیشانە تیرێکی جەرگبر بوو کەواو کردی برینداو شاباڵی کە پێکرا بوو بە تیر سوور بوو لە خێنا شاباڵی کە پێکرا بوو بە تیر سوور بوو لە خێنا لەو بەرزیەرە چەند تلیدا لوت بوو بەرەو خواو تا ساکوتی ئەم تیرە لە دار بێت و لە ئاسن چەند تیژە کە شاباڵی منی کردە لە تووپاو زاونی کە پەڕی خۆیە لەسەر تیر کوتی ئەیداوت زاونی کە پەڕی خۆیە لەسەر تیر کوتی ئەیداوت تا هۆرە لە خۆی ساز نەبێ قەت ناقەڵەشێدا تا هۆرە لە خۆی ساز نەبێ قەت ناقەڵەشێدا